ئەمەی کە وکوتم بە تەجروبە خەڵک بۆی دەرک و کاڵبژاردن هیچ لە ژیانی ناگۆڕێەوە. ئەوەشی کە لە ڕوانگەی ئێمەشەوە چییە؟ لە ڕانگەی ئەمەوەی کە هەڵبژاردن ڕاستەکەی ژیانی خەڵک ناگۆڕێ. مەسەلەکەمان ئایدۆلۆژی نییە، مەسەلەکەمان ئەوە نییە کە ئێمە باڵێن مامەڵەیەکی ئایدۆلۆژی لەگەڵ مەسەلەی پرسی هەڵبژارد ناکەن. ئێمە باوەڕمان بە شۆڕش هەیە و لەبەرەوەی تر مەسەن یا شۆڕش و یا هیچ. باسەکە ئێمە ئەزانی کە هەم وەکو هێزێکی باڵێن کۆمونیستی کرێکاری، وەکو هێزێکی واقعی کۆمونیستی کرێکاری باڵێن پراگماتیست، ئەزانین کە ئێمە لە جەرگەی خەباتێکی سیاسی جەماوەری بە جۆرێک هەتا دیموکراتی ئەتوانی تۆ بنەماکانی ئامادەی چینی کرێکار بۆ خەبات و بۆ شۆڕش و بۆ دەسڵاتی سیاسی ئامادە بکەی. بۆیە هەر ئیسلاحێک، هەر شتێک، هەر چالاکیەگەر بەشداریەکی سیاسی کە بتوانێت بەردێک بخاتە بسەربەر لە مەجرای لە ڕێڕەوی شۆڕشا بە بڕای من بۆ کۆمونیستەکان شتێکی منفی نییە. بۆیە مامەڵەی ئێمە لەگەڵ هەڵبژاردنە بەڕاستی مامەڵێکی ئایدۆلۆژی، مامەڵێکی سیاسی و عملیە.